ئەم کاتتان باش بەخێر بێن بۆ چانێڵی Learn&Explore. ڤیدیۆ ئەمڕۆمان بابەتێکی زانستیە کە لەگەڵ ئەوەی بە بابەتە زانستیەکە ئاشنا بین کۆمەڵێک و شەو زاراوەی نوێش فێر دەبین بۆ هیوایەین وانەیەکی بەسوود بێت بۆتان. A rare phenomenon appeared in Mongolia. It looked like there were 3 suns in the sky. The sun in the middle was real. The 2 other suns on the left and on the right were the sun's smaller reflections. This phenomenon appears only in very specific conditions. The temperature must be lower than -30 degrees Celsius and the air must be filled with clouds and vapor. ئێستا شەوی کە گوێبیستی بووین ڕوونی دەکەینەوە. A rare phenomenon appeared in Mongolia. A rare phenomenon واتە دیاردەیەکی دەگمەن یاخود حاڵەتێکی دەگمەن appeared in Mongolia دەرکەوت لە مەنگۆلیا. appeared پاستە یاخود بۆ ڕابردوو بەکارەهێنرێت کە ئەو ئیدی لە کۆتایی وشەکەدایە ئەوە ئیدی ڕابردووە یاخود ئەگەر وشەیەک ئەگەر کردارێک بمانەوە بکەین بە ڕابردوو بۆ زۆربەی کردارەکان ئەمە ناتوانین بڵێن بۆ هەموو کردارەکان بەڵام بۆ زۆربەی کردارەکان ئەگەر بمانێت بیانکەین بە ڕابردوو ئەوە ئیدی وەردەگرن. rare واتە دەگمەن، phenomenon واتە دیاردە، تەواوی ڕستەکەش واتە دیاردەیەکی دەگمەن دەرکەوت لە مەنگۆلیا. It looked like there were 3 suns in the sky. It looked like وا دەرئەکەوت کە ئەو ئیدی لە کۆتایی وشەی لوکا هەیە بە هەمان شێوە بۆ ڕابردوو بەکارەهێنرێت. It looked like واتە وا دەردەکەوت there were 3 suns in the sky وا دەرئەکەوت کە 3 خۆر یاخود 3 هەتاو لە ئاسماندا بێت. sun واتە هەتاو یاخود خۆر و sky واتە ئاسمان، تەواوی ڕستەکەش واتە وا دەرئەکەوت کە 3 خۆر لە ئاسماندا بێت. The sun in the middle was real. The sun واتە خۆرەکە یاخود the sun in the middle واتە ئەو خۆری کە لە ناوەڕاستدا بوو was real ڕاستی بوو. بە هەمان شێوە was بۆ ڕابردوو بەکارەهێنرێت کە لە ڤیدیۆکانی پێشوش ئاماژەمان پێکردو. The 2 other suns on the left and on the right were the sun's smaller reflections. The 2 other suns واتە دوو خۆرەکەی دیکە، یعنی مەبەستمان لەوەیە کە لە سەرەتای وتمان 3 خۆر وا دەرەکەوت کە 3 خۆر لە ئاسماندا بێت، یەکێکیان ڕاستی بوو و دوو خۆرەکەی دیکە the 2 other suns واتە دوو خۆرەکەی دیکە on the left لە لای چەپەوە and on the right و لە لای ڕاستەوە left واتە چەپ right واتە ڕاست were the sun's smaller reflections واتە شکانەوەی بچووکتری خۆر بوون. where the suns ئەو ئێسی لە کۆتایی وشەی سانسێ ئێسی کۆنیە بەڵکو ئێسی خاوەندارێتیە کە بە هەمان شێوە ئەمیش لە ڤیدیۆکانی پێشوو ئاماژەمان پێکردووە. smaller واتە بچووکتر، reflections واتە دانەوەکان، ئەو ئێسەی کۆتایی وشەی reflection ئێسی کۆیەتیە و reflection خۆی بەتەنها واتە دانەوە. بۆ نمونە light reflection واتە دانەوەی ڕووناکی، light واتە ڕووناکی، reflection بە واتای دانەوە دێت. تەواوی ڕستەکەش واتە دوو خۆرەکەی دیکە لە لای چەپ و لە لای ڕاستەوە دانەوەی بچووکتری خۆر خۆی بوون. ئەو ئێستا کە ئاماژەمان پێکردەوە ئێسی خاوەندارێتیە، ئەتوانین وا بیکەین بە کوردی کە بڵێن دانەوەی بچووکتری خۆر خۆی بوون. This phenomenon appears only in very specific conditions. This phenomenon ئەم دیاردەیە، this واتە ئەمە یاخود ئەم، phenomenon واتە دیاردە کە ئاماژەمان پێکرد. this phenomenon واتە ئەم دیاردەیە appears only واتە دەردەکەوێت بە تەنها، appear واتە دەردەکەوێت، only واتە بە تەنها. ئەو ئێسەی لە کۆتایی وشەی appear هەیە دەگەڕێتەوە بۆ ئەوی کە لەبەرەوەی وشەی بەردەمی appear تاکە لەوە ڕستەکەمان باس لە ئێستا ئەکات، بۆیە پێویستە ئەو ڤێربە یاخود ئەو کرداری کە لە دوای وشە تاکەکانەوە دێن ئێس وەربگرن. only هەروەک ئاماژەمان پێکردواتە بە تەنها. in very specific conditions واتە لە حاڵەتانێکی زۆر تایبەتە. very واتە زۆر، specific واتە تایبەتیان دیاریکراو، conditions واتە حاڵەتان. ئەو ئێسەی لە کۆتایی وشەی condition هەیە ئێسی کۆیەتیە کە ئەوای لێکات ماناکەی بێت بە حاڵەتان.
ئەگەر بە تەنها بیکەین بە کوردی بەڵام خۆمان لە کوردیا زیاتر ئەڵێن حاڵەتەکان بەڵام ئەگەر بە تەنها کۆندیشن بکەین بە کوردی واتە کۆندیشنز واتە حاڵەتان تەواوی ڕستەکەش واتە ئەم دیاردەیە دەردەکەوێت بە تەنها لە چەند بارودۆخێک یاخود لە چەند حاڵەتێکی تایبەتدا. The temperature must be lower than -30 degrees Celsius and the air must be filled with clouds and vapor. The temperature واتە پلەی گەرمی must be lower than پێویستە کەمتر بێت یاخود نزمتر بێت لە temperature واتە پلەی گەرمی must be واتە پێویستە یاخود دەبێت lower واتە نزمتر بێت than واتە لە -30 degrees Celsius واتە -30 پلەی سەدی minus واتە ناقص کە بە هەمان شێوە لە بیرکاریشە minus بەکارهێنرێت minus واتە ناقص plus واتە کۆ 30 واتە سی و ئەو باسنە بچکۆلەیەش بە دیگری ئەخوێنرێتەوە کە واتە پلە و ئەو سیەش هێمایە بۆ سێلسیەس کە بە واتای سەدی یاخود هەر لە کوردیش ئەگە خۆمانڵێن سیلیزی دێت. And the air must be filled with clouds and vapor و هەروەها and واتە هەروەها the air واتە هەوا must be filled with پێویستە پڕ کرابێت لەگەڵ clouds and vapor هەورەکان و هەڵم. clouds واتە هەورەکان بەڵام زیاتر خۆمان لە کوردیە هەور ناکەین بە کۆ بەڵکو هەرەڵێن هەور بەڵام ئێمە بەم شێوازە بەتانەکەین بە کوردی بۆ بەرچاوڕوونی زیاتر. and vapor واتە هەڵم vapor واتە هەڵم cloud واتە هەور. تەواوی ئەم بەشەی ڕستەکەش واتە پێویستە هەوا پڕ کرابێت لەگەڵ هەور و هەڵم و تەواوی ئەگەر لە سەرەتا ڕستەکەش بکەینەوە بە کوردی واتە پلەی گەرمە پێویستە کەمتر بێت لە ناقسی پلەی سەدی و هەوا پڕ کرابێت لەگەڵ هەور و هەڵم. بەم شێوازەش کۆتاییمان بەوانەیە ئەمڕۆمان هێنا بەو هیوایەن وانەیەکی سوودبەخش بوو بێت بۆتان و سوودتان لێوەرگرت بێت. هەر ڕەخنەو پێشنیارێکتان هەیە لە کۆمنت بۆمان بنووسن و پێشنیارەکەین بۆتان کە کاتێک گوێبیستی وانەکانمانە بن چەند جارێک هەوڵ بن دووبارە گوێبیستی ببنەوە و هەوڵ بن خۆتان بیخوێنەوە و ئەو شانەی کە نوێن لە لای خۆتان لە ڕستەیەکی نوێدا تۆماری بکەن ئەمە وا کات کە سوودێکی زیاتر وەربگرن. تاوەکو ڤیدیۆیەکی دیکە خواتان لەگەڵ.